سڵاوی کامەران حاجی عومەر و تیمی باسی ڕۆژتان لێبێت ئەم جارە بە دوواداچوون لەسەر بەرزبوونەوەی نرخی دۆلاری ئەمریکی دەکەین چەند ڕۆژێک بەر لە ئێستا دەتوانم بڵێم چەند مانگێک بەر لە ئێستا باقی مرکزی نرخی دۆلاری دیاری کرد بە 146 و 700 لەم بازارە دۆلار 142 144 ئیتر بەحاڵ پاش چەند ماوەیەکی زۆر دۆلار گەیشت بە نرخی ستانداری بانکی مرکزی عێراق ئەمڕۆ نرخەکە بەرز بۆتەوە دوێنێ بەرز بۆتەوە پێرێ ڕۆژ لە دوای ڕۆژ دۆلاری ئەمریکی نرخەکەی بەرز دەبێتەوە ئەمڕۆ گەیشتۆتە 650 یعنی بەر لەوەی من ئەو بەرنامەیە پێشکەش بکەم لە ماوەی ئامادەکاری 300 دیناری عێراقی دۆلار نرخەکەی هاتۆتە سەر ئەرێ بەڕاست ئەو دۆلارە لە بازاری کوردستان نرخەکەی چی بەسەر دێت لە داهاتوودا چۆن دەبێت ئەرێ خەڵک دۆلار بکڕێ باشە یان دیناری هەبێ باشە ئەوەی دەیبینن ئەمە پارەی عێراقیە یەکێک لە هۆکارەکانی بەرزبوونەوەی نرخی دۆلار زۆری و گۆری دیناری عێراقیە وەکو ئەوان باسی لەوە دەکەن لە پشتەوەی من دەڵێن ڕۆژانە بە پیکاپ پارە بێتە نێو بۆرسەی هەولێر لێرەوە دۆلاری پێ دەکڕێت ئەو هەموو پارەیە چیە لە شێ دێوە ئەو پارەی ئێمە سەرمایە وەکو ئەهلی بازار یعنی ڕۆژ ئەگە حساب بکەیت ئەگە ئەو پارەی وزارەتی موادی غذایی یان جلوبەرگ یان ئۆتۆمۆبیل بێت بە مانگی ئەوەندە پارە ناتە بازارەوە ئەمە پارەیەکە لە بازار وەهمی نازانین بۆتت پێشتر 144 خواخواتان دوو مانگە لەمە پێ دوو مانگە بێ لەگەڵ بەرجەوامتا مقابلەکمان کرد لێرە لەم بازار لەم چێ وتت بۆ بینی بازاری بە قەزی و بازاری خۆمان فەرقی هەیە لە بازار بە 46 لە لە بازار بە 42 وتمان ئەم شتە کاتیە بەل کاتی بوو ئەمڕۆ ئێستا بازار دیناری زۆر لە بازارە وە خۆ تازە گرانتر دەبێت والله پارە ئەوە نە زۆرە یعنی ئەوها بێ نازانم پارە لەکوێ دێ هین دوکاندار نییە هین معاملەی اعتیادی نییە ئەم پارەیە هین لایەکە نازانین چێ دێ یعنی هەر نەفەر هەیە دێ بە تەنیا 4 ملیۆن دۆلارەکڕێ 2 ملیۆن دۆلارەکرێ 3 ملیۆن دۆلارکرێ شخص بە تاقتەنێ بە شخصێ یعنی ئەم پارەیە دوکاندار نییە دۆلار زۆرە بەس یعنی ئەگەر زۆر بیتی دۆلار دادەبەسی ئێستا دینار زیاترە دینارەکە گەلێ زۆرترە لە دۆلار حکومەتی مرکزی عێراقی ئەگەر پێشی لە دۆلاری نەگریتەوە ئێستا ئەوڕۆ 270 ملیۆن بەس ئاماژەکانی ئێوە مەترسیدارن دەڵێن گران دەبێت سیر پارە زۆریەکە ئەکەین لە بازار گەلێ زۆرە بۆ ئێڵێن گرانە بێت پارەکە گەلێ زۆرە زین چۆنا ئەگەر دۆلار گران بۆ خەڵک هەموو پارەکەی دێتە ناو بازاری ئەگەر داش بەس کەس ناکرێت دیار نییە بازارەکە دیار بازی دۆلارە بەس لە کوردستان نییە بەغدا شووە خۆ بەغدا ناوەندی بەغدا 270 ملیۆن تەوزیع کرد بە 146,200 دینار بەڵام لە بەغدا ئێستا وەرەقە بە 150,400 دینار ئێمە لە بازاری بۆرسەکەین ئەو کۆمەڵە کاسبکارەی لێرن سەریان سپی کردووە لەسەر کاری دۆلار گەنجێکە وتەمەنی کاملە تەبان سەری سبوو کردوتەوە هەر سپیشە لە ئەسڵدا لەسەر کاری دۆلار شارەزایەکی زۆری هەیە ئەمانە هەموو لێرەدا یعنی شارەزاییان هەیە پسپۆرن دەمەوێت بزانم نەزڕی ئەوان وەکو کاسبکاری هەولێر سەبارەت بە داهاتووی دۆلار چی دەبێت ئەم بەڕێزە لە ڕابردوودا چەند مانگێک بەر لە ئێستا دیدارمان کرد گوتی دۆلار لە 146 مستەقر دەبێت دۆلار دانابەزێ بەڵام وەکو دەبینن ئێستا 150 ئاوا کردیە بۆ دۆلار گران بوو دۆلار گران پارە کەمە دۆلار کەمەوە دۆلار باقی مرکزی نییە بەێ بۆ کەمە دۆلار حکومەت عێراق بزانێت ئێمە خۆ نەفت بە دینار نافرۆشین بە دۆلار دەفرۆشین نەفت دەستە بەرکان کاکە نایەتە ناسە شعبەکەی ئەگە بێتە ناو شعبەکەی دۆلار دادەبەز یعنی دۆلار دەستە بەغدا نایەتە هەولێر نایەتە ئێوە هەمان ڕێیتان هەیە پارە لە بەغدا لەگەر بابەتی دابەشکردنەکە هیچ شارەزایم لێ نیە لە بەرەوەی خاوەن نووسینگەنی بەڵام سەبارەت بە دابەزین و هەڵبەزینەکەی ئەوەی کاشم پێوتی کە 46 جێژیر دەبی بەڵێ بانکی مرکزی ئێستاش بە 46 تەوزیع دەکات بەڵام جارانیش کە 190 تەوزیع کرد لە بازار بە 125 بوو ئێستا ئەو نرخە زۆر ئاساییە
لەسەرەوەی نرخی بانک یعنی کە 146,000 بانکی من ناوەندی 4,000 و قسووری بەڵێ زۆر فەرقا. ئاساییە لەبەر زۆر ئاساییە و زۆر جاریش بانک ڕۆژانە بڕی دابشکردنەکەی کەم و زیاد دەکاتن لۆ ئەوی جوڵەیەک لە بازار دروست بی ئەگەر بێت و ڕێژەیەکی یەکسان دابش بکات نرخەکە زۆر جێگیر دەبی ئەو کاتی هیچ جوڵەیەکی بەڵام ئوستازی بەڕێز قوربانت بووم ئەمە ئەو کاتەی بانک نرخەکەی دیاری کرد کەسێک نەبوو بەو نرخە بکڕێ لەو بازارە بە 142-44 دەفرۆشرا ئێستا خێرە گەیشت بە 100 هۆکاری ئەوەی کە نەدەگەیشتە نرخی بانک زیاتر ڕاگەاندنەکان بوون کاتێک کە دایانگۆ وەڵا 20 ئەندام پەرلەمان لە بانکی لە بەغدا رازی نینە دەبێت 230,000 خەڵکیش بەو دەنگۆیانە زوو خەڵکیش بەگەرە بە تەواوی کەم خەڵکیش بەو دەنگۆیانە زوو باوەڕی دەکرد دۆلارەکەی خۆی هەراز دەکرد 130,000 کاریگەرە لەسەر خەڵک بڕیار دەدا دۆلار بە چەند نەخێر خەڵک بڕیار نادا بەڵام خەڵک کە دێ زۆر دەکرێت گران دەبێت کە دۆلار چی بەسەر داهاتوەکەی هەر ئەو نرخانە دەبێت گرانتر نابێت بەڕای ئێمە گرانتر نابێت لەبەرەوەی ئەو ڕۆژ دوێنێ کە جارێشتر لە 150 ئاوا کرد بانکی مرکزی بە شێوازشکە ئەوجارە مداخلەی کرد هەم زیاد کرد فرۆشی زیاد کرد هەمیش بڕیاردا ئەو کەسانێک کە سەفەر دەکەن بە هەر هۆکارێک ملیۆنەری وڵات دۆلاریان بەداتی بە 146,000 باشە من بەر لە تۆ لەگەر چەند کەسێک قسەم کرد پێچوانەی بۆ چوونەکەی کاکاشم دەڵێ هەولێر شان بەشانی بەغدا یعنی بۆرسەیەکی گەورەی هەیە ڕۆژانە زیاتر لە 50 ملیۆن تا 60 ملیۆن ئالوگۆڕ پارە بە پارە دەکرێت دۆلار هەیە لە هەولێریان نییە بەڵێ زۆر لەوە زیاتریشەیە زۆر لەوە زیاتریش معاملەی پێ دەکرێت بۆرسەی هەولێری کاریگەری زۆر شتێ نەگرێت سەر کوردستان سەر عێراقیش موسەعێران بەڵێ ئەو کەوای دۆلار هەیە حکومەتی ڕۆژانە دەفرۆش دۆلار حکومەتی هەرێمی کوردستان لە ڕێگەی چەند شەریکێکەوە داتە جەماعەتی بازاڕی بەڵام بۆ هەمووی نییە لە بازارێمی کوردستان لەو عەدەدەی گۆتە زۆر لەوە زیاتر دۆلار دەفرۆشێ و معاملەی پێ دەکرێت حکومەتی ناوەندی حکومەتی باقی ناوەندی عێراقی دۆلاری جێژر کردیە ئەم سعرێ ئێستا هەیە 150,000 ئەگەری 151 چییە 152 چییە ئەگەری هەیە ئەگەریە بێتۆ 40 بێتۆ 49 ئەوە ئاساییە بۆچی ئاساییە لەبەرەوەی حکمی بازار داکوم دەکات لەسەر بازار ئێستا دەبینی برێ و نەری هەموو توجارەتی وەرسە دۆلارە کەسێک بۆ دۆلار بکرێ دەبێت دۆلار سوودە دابەزینی هەبێت ناگاتە 160 مستعیلە ئەو دەمەی ئێستا کە و باردۆ خۆیان مستعیلە نەخێر کاتێک دەگاتێ ئەگەر بەسەلەن باردۆخ گۆڕاکاری بەستاوێت وەکوەوەی کاکاشتی پێش گوتی ئێستا باق دەفرۆشی باقی هەرێمی کوردستان چەند شەریکێک داتە جەماعەتێکوانە نەک 50 ملیۆن ملیۆن بگرە زۆر لەوە زیاتریش دەفرۆشێت خاستە دەگاتە 20 مانگ بۆ 25 مانگ معاشە بە دڵنیاییەوە دۆلارێک زۆر دەکەتە بازار باقی ناوەندیش ڕۆژانە 200 ملیۆن بەگرە زیاتریش دەفرۆشی بەڵام دۆلار بە قۆتە لە بازار ئەوە ناگەێنێ قسەی من دۆلار گران دەبینە خێوانیە بەس زۆری بازار وای کە دۆلار بە خۆت بی ئەوەندەی من بە دوواداچوونم کردووە بزانم بۆچی دۆلار لە ئێستا نرخەکەی بەرز بۆتەوە من دەمەوێت ئەو بەرچاوڕوونیە بدەم بە ڕای گشتی باوەیەک بەر لە ئێستا حکوومەتی عێراق پارەیەکی زۆری بە جوتیاراندا بە ملیار دینار پارەیەکی زۆر جوتیار وەریگرت لە چێ ئەو پارە سەرف دەکاتەوە دێتە بۆرسا لێرە پارەکە دابەش دەکرێت بە هەمان شێوە ینی پارەیەکی یەکجار زۆر لە مووسڵ لە کەرکووک لە بەغدا لە ناوچەکان کە ئەو کاتەی حکوومەتی عێراق پارە بەسەر فەرمانبەرانی دابەش دەکات لە چێ ئەو پارەیەک لا دەکرێتەوە جارێکی دیکە دێتەوە هەولێر وەکو سنتەر یان پارێزگاکانی دیکەی کوردستان لەوێوە دینار زۆر دەبێت دۆلار نرخی زیاد دەبێت ئەوەی دیکەش کە کاریگەری زۆرە دابەشکردنی دۆلارە لەلایەن بانکی مرکزی عێراقەوە کە ئەمەش ئەگەر ڕێژەکەی کەم بێ کاریگەری لەسەر دۆلار دەبێت ئەگەر ڕێژەکەی زۆر بێ کاریگەری لەسەر نرخی دۆلار دەبێت پرسیاری هەرە گرنگ لێرەدا ئەوەیە بەشێک لە کاسبکاران دەڵێن ینی دۆلار کەمە لە بازار خواز لەسەر دۆلار یەکجار زۆرە بەڵام بزانین ئەو دۆلارەی کە لە بازار هەیە ئەمە دۆلاری کوردستانە یان دۆلاری حکوومەتی عێراقە کامیان والله بالنسبة أو روكا باقي مركزي 270 مليون دولاري ده باش 21 مليون كاشي ده أي كتير هموي حواليه باش أو دولاري لو بازارية هموي حكومتي عراقة يعني نوتي كردستان ما أنا حكومة العراق شو حكومة كريم هي هردو كان أجر دولاري كردستان نيتو ناو بازاري كردستان نرخي دولار دقوري فعلا دقوريته جراندبي بل جراندبي جراندبي باشا شون أو بار الدولار ديتوا ناو بازار بس السيستم
حواڵە ئێستا باقی مرکز 270 ملیۆنی داوە 21 ملیۆنی نەقدا ئەو باقیەکەی حواڵەیە ئەو حواڵەیە بێ لە بازاری لە هەموو عێراق محافەزەکانی عێراق دەفرۆشێ منزل بنادە هەولێر دەکرێتە حواڵە دەکرێتە دینار حواڵەکە دەکرێتە دۆلار دۆلارەکە دەکرێتە دینار لەو حاڵەتە دۆلار لە بازاری هەولێر کەمە ئەو هەفتەیەشتا باقی کوردستان وەرەقەیەکی نەخستۆتە بازار هەفتەیەکە ناتوە ئەمە هەفتەیەکە دەڵێ دۆلار ناتۆتە بازار ڕاستە ئەمە باشە ئەمە وای کردووە نرخەکە تەسیر بکەیت طبعا چۆن تەسیر ئێستا لە هەولێر گرانیان لە بەغدا لە هەولێر تقریبا ڕقەمە گرانترا چەند 100 دینار گرانتر لەگە فەرقی بە هەولێر و بەغا بۆ لێرە گرانترە دۆلاری تیانە کەمترە تیانی هەولێر دۆلاری تیانە یعنی کەمترە کەمترە یان تیانە ینی پارەی استێدانی لاە پارە ناعمە مەقصد دۆلار کەم یعنی نییە لە دەرێ لە محتەمەلێکی کەمیش دەبتە سەد شێت لە کناڵ 24 ئەمە خینمەوە خینتەوە سەرچاوەکە ئێمە بوون ینی سەرچاوەکە کوردستان 24 کناڵ 24 یانی تۆش دەڵێ لە داهاتوودا دۆلار گران دەبێت تۆ دەڵێ گران دەبێت زەحمەتە حواڵەی تورکیاش زایدە حواڵە بەدەست زۆر دەڕوە ئەوەش وەکارێکە لێرەیە دەڕواتە تورکیا یان دەستا وڵاتانی بەڵێ ئەو دۆلارەکە حواڵە هەیە ئەو بەنەقد دەڕوە بەنەقد دەڕوە ئێستا مەقسەد حواڵەی تورکیا زایدە دۆلارە باشە کابرا ئیش دەکا بۆ 2 دۆلار مەساریفی لێ 5 دۆلار 6 دۆلار لێ 4 دۆلار بێ مەساریفەکەی دەفرۆشێ بە 10 دۆلار بەزای دەفرۆشێ دەباتە تورکیای بەدەستی دۆلاری ئێمە دەستە تورکیا دەستە ئێرانش 2 میلیارد مافرۆش و 24 میلیارد تومن 2 میلیارد تومن 2 میلیارد فرۆش و 24 و 130 تومن ئیسا 5 دقیقتر فرۆشماوە 24 و 170 تومن ئیسا و 180 تومن لامانە لاتانی ینی بەردەوام گۆڕان بەردەوام گۆڕان احتمالا بێت 24 پێ باشە پێم بڵێ ئەو دۆلار کە لە کوردستان گران دەبێت تەسی لە تومن دەکەیان حەج حەقی نییە لە تومنەوە هیچ پەیوەندی لە تومن نییە هیچ پەیوەندی لە تومن نییە باشە ینی گران بێ هەرزان بێ دینار ئەوڕێ دینار بۆرسەی دینار جایە دۆلار دینارەکە مربوطە لە بەغا چەندی حکومەت باشە تۆ کە تومن دەفرۆشی بە چی دەفرۆشی و دۆلار دەفرۆشی دینار نا دینار نییە و دۆلار دەفرۆشی ینی دینار بەرامبەر تومن دینار بەرامبەر تومن نییە بەس دۆلار بەرامبەر تومن ئەو دۆلارە دەڕوا دۆلارە هیچ حەقی نییە هیچ حەقی نییە لەسەر باقی ئێران لەقەر نا ئەوە تومنەکە لێرە کە تۆ دەفرۆشی لەسەر باقی ئێران تێکەم بۆ لە حیسابەکەی چۆن دۆلار چی بەسەر بێت والله بەو ئەوانە کە ئێستا کە پێشبینی دەکرێتن دۆلار دینار زۆر عەرزە لە بازار دۆلارێکی تەڵەبی لەسەرە باقی مرکزی ڕۆژانە کە دەفرۆشتن 200 میلیۆن دلار دەفرۆشی کاریگەری نابێتن چونکە دینارێکی زۆر من وا مەزەندە دەکەم کە لە بازار حکوومەتی عێراق پارێکی زۆری چاپ کردووە پارێکی زۆر خستە دینار پارەی تازە چاپ بەڵێ پارێکی من کە ئەوەی خۆم کە پارێکی زۆر بەڵێ خوێندنەوەی خۆمە کە ڕۆژانە باقی مرکزی وەکو پێشان پارەی خۆی دەفرۆشتن ڕۆژانە مەزادی هەیە بەس ئەوە کاریگەری چییە کاریگەری کەمانکانی جێژم بوو کە دە ڕۆژ باقی مرکزی عێراقی کاری نەکرد کە ڕۆژان 200 میلیۆن دەفرۆشی کە مەجموعی دەکات 2 میلیارد دلار ئەوەی نەفرۆشت دینار زۆرە لە بازار دینار زۆرە لە هەموو لایەکیش دینار دۆلار تەڵەبی لەسەرە پێم بڵێ نەفت بە دۆلار دەفرۆشی عێراق کوردستانیش بە دۆلار دەفرۆشی باشە بۆ ئەوەندە ینی خواست لەسەر دۆلاری زیاترە و پشت دینار هەروەکو کار کامەران گۆتەنی دۆلار یعنی دینارەکە ئەوەی زۆرە چاپ کرایە ئەو دۆلارێکە دێ بەشی ئەو دینارەی ناکە تەڵەبی زۆرە یعنی مەوزوعەکە بەس عەرز و تەڵەبە باشە بازرگانەکان خواستیان لەسەر دۆلارە زیاتر شتەکان لێرە هەموو شتێک هەموو کاڵایەک هەموو شتێک هەر بە دۆلار دەکڕێت هەمووی دۆلارە ئێستا ینی هەتا دەچی بۆ معرض سیاراتە عقارە هەموو شتێک لێرە کە قسە دەکرێت بەس دۆلار ئەگەر بەراورد دەچینەوەن بەغدا و هەولێرکەن ئەوەندەی تۆ تەجروبەت هەبێت دۆلار لە کوردستان لە هەولێر زیاتریان لە بەغدا وڵا لە هەولێر ئەو ئیشەی ئەو کارەی لە بۆرسەی لە هەولێرێ دەکرێت ینی دەتانم بڵێم ینی ئاوکوفی بەغدایە ینی زۆر ینی ڕۆژانە ئێستا بازاری مەتەحەمولێ ڕۆژ هەیە 50 میلیۆن 6 میلیۆن دلار بێ دەفرۆشرێ و بێ ئەوە ینی 50 میلیۆن تا حتا 6 میلیۆنیش قووەتی بازاری ئێرە هەیە ینی دووەم مرکزە لە زۆرترین کە مەزدەری پاش بەغدا شان بەشانی بەغدا دەتوانم بڵێم ینی لە کڕین و فرۆشتن و لە تیجارەت لەبەرەوەی
يعني زور محافظات تقريبا موصل كركوتش اعتماد لسرير دكا سليماني دهوك يعني هولير مصدره پێم بڵێ لۆ دۆلار گرام بووە بەڕاستی سعری دۆلار ئێستا پێشتر بانقی مەرکەزی 145 تۆزیع دەکرد دەیدا مزایدەی بە 146 لە دوای وردە خەرک متمانەی بە دینارەکەی نەمایە پارەی خۆی دەکاتە دۆلار چەند پارە بێتە ئێرە و دۆلار بڕواتن تاوان تەڵەبی لە چە زیاتر دەبی کە تەڵەب زیاد بوو دۆلارەکە گران دەبیتن وردە دووەم سعری حەواڵەش فەرق دەکات ئەو پارێکە حکومەت بە حەواڵە دەیفرۆشتەوە ئەگە هەیە بۆ سعرێبی نووسنگەی حواڵەی ئیسفادە ناکات و بگرە زەریش دەکاتن یانە ئێوە زەرەر دەکەن هیچ کات ئەی تەوان ئێستا ئەمە دوونێ بەیانەکەی بە 149 دیناری دەمان فرۆشتێ ئێستا ئەوڕۆ بە 100 دەمان فرۆشت ئەنی دەڕانە داخر ینی کەسێک دینار بینی دۆلارت دەدایێ بە 149 دینار باشە ئێستا ئەوڕۆ بە 149 200 دیناری لۆ خۆیان دەبچین لە بازاری بکڕینەوە یعنی تەماشاکە لە هەر وەرەقەش 400 دینارمان زەرەرە ئێوەش زەرەر دەکەنەوە نییە بڵێن نووسنگەیەوە قازانس نه طب ئەگەر مستەقر بی ئیسفادە دەکەین مەسەن 100 دینار 200 دینار لە بۆ خۆمان دادەنین ئیسفادەکەمان دیار دەبی بەس ئەو گۆڕانکاریە زۆرە ئیشەکەی لەمە شتێکدایە باشە پێتان وایە بەرچاوڕوونی دەبێت بۆ لە داهات و دۆلار چی بەسەر دەیان ئیتر خەیبن کەس بە قورئان بانقی مرکزیش دۆخۆی سقی تەواوی پێی نییە ئەوش سەری لێ شێوە دەزانین لۆ تەماشاکە ئەوێ ڕۆژێ 42 میلیۆن تەوزیع کردیە دلار 149 35 میلیۆن تەوزیع کرد بۆ 150 ئێستا ئەوڕۆ 21 میلیۆن تەوزیع کرد کەمتر جێلێ هەندێکی بەرز بوویتەوە ئەنجا پێشتر 175 میلیۆن تەوزیع دەکرد ئەنج دلار 125 بوو هاتووی دۆلار بکڕیان دینار نام دۆلار دەکڕم دۆلار دەکڕی چۆنە دۆلار دەکڕی پێویست پێیتی بەێ یان هەر بۆ هەڵگرتن ناوەڵا پێویستم ڕۆژانە مەسەلا من دینارمێ یەکەمە دۆلار ئیشی پارە دەکەی یان کاسبیت کرد کاسبیت دەکەم باشە ئەو بەرزبوونەوەی تەسیری لە ئیش تۆ کردووە نەکرد ئیشی منە ئیشی هەم بازارەکە سیستان وەزعەکەی دیار لە مستەقر نیە دەمەک بەس دەبتە 150 دێتەوە بن 50 وەسە دەکەوی زەرەرە بۆیەوە عادی باشە داهاتمای مەسەر لێوانەش نووسنگەکانش باشە داهاتوو چۆن دەبینی ینی وەڵڵاهی چۆن دەبینی ناجێگیری بازار ڕاتەبی کەس تێ ناگە نازانی دۆلار چی کەس تێ ناگە لەسەر 50 ڕادەوەستی تێ تۆ خوارێ خۆ دەبینی بەکەی خۆ دەمە دەکات تۆ ئەوەی دوکانی مەرمەڕت تێ بەڵێ بەڵێ تەسیری لێ کردی ئەم دۆلار بەرزبوون پێشەشی بەخێر بێن زۆر سوپاس بەخێرهاتنی ستافەکەتان دەکەم مەمنونم بەڕاستی بازاری ڕاگرتیە ڕایگرتیە بەڕاستی ئەو بازارە نییە دەمەک دۆلار بڵند بۆ دەمەک بەرز دێتەوە خوار لەو حالەتەیە بازار ڕاوە دەستی بەڵام هەندێک لە سپۆران دەڵێن بەرزبوونەوەی دۆلار یەک لە هۆکارەکان بازار جموزۆڵی تێکەوتووە جمو جۆلی ناوەڵە تێنەکەوتووە لێنەکەوت ناوەڵە تێنەکەوت ئێستا مەرمەرچی بەسەر مەرمەرچی بەسەر هاتووە هەر لەو شوێنێ ئەیکڕی دووقات هاتە سەری برێن حەقی نەقلی حەقی گومریژی حەقی یعنی هەموو شتەکان گران بوونە کە دۆلارش گران بێ زائیدەنیش دۆلار گران بووە قیمەتی کڕین زۆر زەحمەتە زۆر زەحمەتە زۆر دکتۆر بە دووادا چوونمان کرد لەگەڵ ژمارێکی زۆر لە کاسبکاران ئەوانەی کە مامەڵە بە دراوی دۆلار دەکەن قسەمان لەگەڵ یان کرد هەندێک دەڵێن تەوەقع دەکەین دۆلار لە داهاتوودا بەرز ببێتەوە هەندێکیش دەڵێن بەخواخوا نەبێت کەس لە وەسع تێناگە نازانین دۆلار لە داهاتوو بەرز دەبێتەوە یاندا دەبەزێ خوێندنەوەی ئێوە چیە لەسەر ئەم پرس دۆلار دراوێکی زۆر گرنگە بەتابەتی ئەگەرێمە تەماشای عێراق بکەین لەبەرەوەی تاکە سەرچاوەی هاتنی دۆلار بۆ عێراق فرۆشتنی نەوتی خاوە لەگەڵ بەرهەمەکانی جار بەجارێکیش بەهۆی قەرزەوە تۆزێک دۆلار هێتە ناو عێراقەوە کەواتە ئەو دۆلاروی کە ڕۆژانە هێتە عێراقەوە دۆلارێکی زۆر کەم و مەحدودە و ئێمە لە ناوچەیەکین کە فشاری دۆلار هەیە بۆ نمونە دراوسێمان ئێرانە تا حدێک سەرچاوەکانی دۆلار بۆ ئێران وشک کراوە کەواتە ئێران بە دوای سەرچاوی دۆلارە گەڕێ عێراقێکێکە لەو شوێنانەی کە ئەبێ ڕۆژانە ئێران بتوانێت لێوە دۆلاری خۆی لێ دەستکەوێت بەس ئێران
باعرضت کەم و سەرچاوەیەکی تریشەیە سەرچاوی تیرۆریستە یعنی تۆریستی زۆربەی کارەکانیان بە دۆلارە و دۆلاریش ئەوانیش سەرچاوی دۆلاریان زۆر کەمە و ئەگەر تەماشا بکەی لە سنوورەکانی سووریا سنوورەکانی ئەولا لێوەشەوە دۆلارێکی زۆر بەرەو سووریا ئەڕوا بەرەو شوێنانی ترە ڕوا یەکێک لە گرنگترین شت کە لەوانەیە خەڵک کەمتر حسابی بۆ کردبێت تورکیایە تورکیا یەکێکە لە وڵاتە قەرزارە گەورەکانی دنیا ئێستا قەرزێکی زۆری لەسرە و ئەو قەرزەشی کە لەسەر یا بە دۆلارە یا بە یۆرۆیە کەواتە ڕێک بە دوای سەرچاوی دۆلارە ئاگەڕێ ئەویش بازاڕی عراق یەکێکە لە بازاڕەکان کە بە دوای سەرچاوی دۆلار ئاگەڕێ لە عراق بۆیە ئەو دۆلاری کە ئەکەوێتە بازاڕی عراقەوە لە 3-4 لایەنەوە دەستی بۆ درێژەکرێ و خواستی زۆری لەسرە ئەویش بنەمایەکی زۆر سادەی ئابوووریە هەر شتێک خواستی لەسەر بوو وردە باش قیمەتێکێتە سەر دکتۆر ئەگەر سیر بکەین خۆشت باست لەوە کرد یعنی سەرچاوی داهاتی عراق نەوتە نرخی نەوتیش بەرز دەبێتەوە دۆلارش زۆرتر دێتە کوردستان دێتە عێراق ئەمە وا ناکە لە داهاتوودا بە تایبەت ئابووری عێراق شۆک و دەگوترێت بەرەو باشی دەڕواتن لە بەرەوەی نرخی نەوت بەرز بووتەوە ئەمە وا ناکە دۆلار لە قۆناغێک بوەستە یان دابەزی جەنابەت باسی بەرزکردنەوەی نرخی نەوتەکەی ڕاستە بەهۆی کەم بوونەوەی گرفتی کۆڕۆنا لە ئەمریکا لە سین لە بەتابەتی وڵاتە پیشسازەکانی ئەوروپا ئێستا بازاڕی نەوت تۆزێک بەرەو باشی ڕوا و ئەویش ینی داواکاری لەسەری بەرز بووە زۆر بووە ئەویش بۆتە هۆی بەرزبوونەوەی نرخەکەی بەڵام ئەو دووبارە ئێمە باسی ئەو بڕە دۆلارەکەین کە مانگانە یا بڵین مانگی 5 ملیارد دلار بەهۆی فرۆشتنی نەوتەوەیەتە عراقەوە بەشی بازار ناکە نەخێر بەشی خۆمانەکە بەشی خواستی دراوسەکانمان ناکە بۆ نمونە تورکیا 100 میلیارد دلار قەرزارە ئێران پێویستی بە 100 میلیارد دلارە لە بەرامبەری 5 میلیارد دلاری مانگانەیە هەر شتێکی زۆر کەمە بۆیە زەختێکی زۆر لەسەر دۆلاری عراق داهاتوو چۆن دەبینی دکتۆر خوێندنەوە چیە لەسەر دۆلار عادەتەن زۆر زەحمەتە تۆ باسی داهاتوو بکەیت بەتابەتی یا بازاری دۆلار یا بازاری نەوت یا بازارەکانی تر بەڵام لەبەرەوەی کە وەزعی کۆڕۆنا کە گرفتێکی زۆر گەورەی تەندروستی بۆ هەموو دنیا دروست کرده بوو بەرەو باشیە ڕوە وەزعی نەوت بەرەو باشیە ڕوە ئینشاءڵڵا گرفت و مەشاکیلی شەڕ و ئەوانە لە عێراقا دروست نابێ ئەگەر هەموو شتانە بە باشی بڕوا ئینشاءڵڵا لە داهاتووەکی باشە ئابین و داهاتووش پیا هەمیشە گەشببین بێ باشە ئینشاءڵڵا باشە. کەمی دابشکردنی دۆلار لەلایەن بانکی مرکزی عێراقەوە و زۆربوونی خواست لەسەر کڕینی دۆلار ئەمانە وای کردووە کە نرخی دۆلار ئەوەی کە بەپێی ئەو نرخەی بانکی ناوەندی عێراقی دیاری کردووە زیاتر ببێت زۆربەی پێشبینیەکان باز لەوە دەکەن ینی کۆنتترۆلی سەقامگیرکردنی دۆلار لەدەست بانکی عێراقیە و لەدەست ئەو ڕێژەیە کە بانکی ناوەندی عێراقی دابەشی دەکات بەڵام لەگەڵ ئەوەشدا زۆری خواست لەسەر دۆلار وا دەکات لە داهاتوودا دۆلار نرخەکەی بە شێوەیەک نەشکێت کە پێشەوانەی بانکی مرکزی عێراق بێ وەک لە ڕابردوو ئەگەری زیاتر لە دۆخی ئێستادا ئەوەیە نرخی دۆلار سەقامگیر بێ مەگەر چەند 100 دینارێک بەرزی و نزمی بەخۆوە ببینێت تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەست پێێت.